خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان یەکەم گفتوگۆمان قسەکردنە بێ لەسەر بابەتێکی تەندروستی و بابەتی تەندروستی ئەمڕۆمان قسەکردنە بێ لەسەر قۆڵۆن بە شێوەیەکی گشتی. بابزانین مەبەست لە قۆڵۆن چییە، هۆکارەکانی چیە، نیشانەکان چین، هەروە تەمەەن تا چەند کاریگەریە، خواردن و خواردنەوەکان تا چەند کاریگەریان هەیە، هەروە لە هەمووشی گرنگتر ئێمە چۆن توانین خۆمان پارێزین بۆ ئەوەی کە دووچاری ئەم گرفتە نەبینەوە و لە دواتریشا چارەسەرەکان بۆ ئەم بابەتە چیە بێت. بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین ئێستا میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیوا عومەر ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی قەڵەوی و زیندەپاڵین. سڵاو لەبێ دکتۆر بەخێر بێی. سڵاو لێوەش. زۆر سپاس بۆ تۆ. دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان با پێناسەیەک بۆ قۆڵۆن بکەین. با بزانین مەبەستمان لێ چییە؟ بەڵێ. قۆڵۆن بەشێکە لە کۆندامی هەرس. کۆندامی هەرس کە هەر لە کۆرپەلەوە دروستە بێت سێ بەشەیە، بەشی پێشەوە، بەشی ناوەڕاست، بەشی کۆتایی دواوە. زۆرینەی بەشی دواوە لەگەڵ هەندێک لە بەشی ناوەڕاست ئەبێ بە ڕیخۆڵە ئەستورە، ڕیخۆڵە ئەستورەش پێوترێت کۆڵۆن. واتە کۆڵۆن بریتێ لە ڕیخۆڵە ئەستورەی کە لە مرۆڤ هەیە، لە ئاژەڵەکانی تریشا هەیە. لە کۆڵۆنا ئیشی چێ؟ لە کۆڵانە لە گەدا خواردن کۆکرێتەوە و هەندێ هەرسەکرێت. بە دوانزەگریان بەرە و ڕیخۆڵەباری کارڕوا زیاتر هەرسەکرێ و شتە باشەکانی هەمووی هەڵەمژێتە خوێن. کاچێتە کۆڵۆن دواشتی باش چیتیایە هەڵێمژێ، ئاو هەڵەمژێ، هەندێک خوێ وەکو پۆتاسیۆم و ئەمانە هەڵەمژێ، وردە وردە پاشەڕۆکە توونەکاتەوە، ئامادەیەکا بۆی کەوا لەو کاتێک کە مرۆڤەکە ئێوێ فڕیاتە دەرەوە. مەسەن بۆ نمونە کۆڵۆن نزیکەی لە جەستەی مردووە نزیکەی 2 مەترونی و تا 4 مەترە بێت، بەڵام لە ڕاستیان نزیکەی مەترونیەک بۆ 2 مەترە بێ. ئەم مەترونی 2 مەترە بەس پیسایەکەی تیاکۆ بێتەوە وردە وردە خەستە بێتەوە بۆی تۆڵی نزیکەی 4 مەتر بێ، بەڵام لە دواترا لە جستی ئێمە بۆ نمونە مەترونیە بۆ 2 مەترە بێ. واتە چۆن لەمەرەوەی کە لە مرۆڤی زیینوە هەموو شتێک گرژە بێت، تینی تایە، بەڵام کە مرۆڤەکە نامێنێت تینەکە نامێنە شتەکە خاوە بێتەوە لە بەرەوە درێژە بێت. ئەمەش بۆچی کراوە؟ بۆی کام مرۆڤەکە بتوانێت کۆنتترۆڵی پیسایکردنی خۆی پاشەڕۆ دەرکردن لەیاکۆ بێتەوە کەی ویستی دەری بکات. ئەم بەشە پێوترێ کۆڵۆن. زۆر زۆر باشە، دەست خۆش بکاتە. دکتۆر دیارچین ئەو گرفتانەی کە تووشی قۆڵۆنە بێ بە شێوەیەکی گشتی چییە؟ بەڵێ لە دنیا هەر لە کێشەی سادەوە تا کێشەی قورسی وەکو شێرپەنجە هەیە، بەڵام ئەوانەی کە ئێمە لە وڵاتی خۆمانە ئەیبینن ئێستا بڵاوترین کێشەی گرژی کۆڵۆن یان فرەهەستیاری کۆڵۆن، ئەوەی کە خەڵک پێڵێ حەساسیەتی کۆڵۆن، ئەمەیە. دوای ئەوە سووتانەوەی کۆڵۆنە، دوای ئەوە مایەسیری و قلیشی کۆمە، دوای ئەوە یەتە سەر ئەوەی کەوا نەخۆشە قورسەکانی وەکو زیا، گۆشت و شێرپەنجەی کۆڵۆن. زۆر باشەواتە هەمویان باوتر لە ئێستا گرژبوونی کۆڵۆنە. زۆر باش کاتە با قسە لەسەر ئەمە بکەین. با بزانین گرژبوونی کۆڵۆن هۆکارەکەی چییە؟ بۆ نمونە کۆڵۆن چی لێ دوا گرژە بێت؟ بەڵێ لە دەمارێکی کە لەوە دەرەچی پێوترێ کە لە دەماری دا ڤێگەس نێر، لە کوردیەکەی بێ کوردیکەی بە کوردی پێڵەن وێڵە دەمار. وێڵە دەمار چییە؟ لە هەر شوێنێکە ڕوا هەر لە کەلەی سەروێتە دەرەوە لقی چیاتێ تا ئەگاتە کۆڵۆن، واتە بە شێوەیەشی تر ئەم وێڵە دەمارە ئەتوانێت بڵێ شادەمار، شادەماری بڵێن هەست و نەست، بۆ کۆنتترۆڵی هەموو شتەکانی لەشەکە. بۆ نمونە کۆڵۆن وەکو مێشکی دووەمی مرۆڤ وایە، ئەگەر هاتوو دڵی خۆش بێ مرۆڤەکە کۆڵۆنیش دڵی خۆشە، ئەگەر دڵە ڕاوەک بێ کۆڵۆنیش دڵە ڕاوکە لە ڕێگەی ئەم وێڵە دەمارەوە کە لە دەماری دەیەمی پێڵێت. ئەمە یەتە خوارەوە، لقێکیا بە بۆری خواردن، لقێکیا بە دڵ، لقێکیا بە گەدا یا بەڕی خۆڵەکان لە کۆتاییە بەڵێ بەڵێ وەکو شایەک دەسەگرێ بەسەر هەموو ئەو شوێنە گرنگانەی کە لە سنگ و لەسکی مرۆڤان. لە ڕێگەی ئەمەوە کۆڵۆن ئەتوانێت ڕنگدانەوەی
باری دەرونی مرۆڤەکە بێ لە ڕێگەی ئەم وێڵە دەمارەوە ئەتوانین بڵێن کە کۆڵۆن لەگەڵ گەدا چی لە مێشکە ڕابڕوات لە خۆشی لە ناخۆشی لە پێکەنین لە خەمۆکی لە گەدە و لە کۆڵۆنا ڕەنگەیات زۆر باشە کاتە قسەی زۆر تاوا دکتۆر کاڵن بۆ نمونە لایەنی دەرونی ستێس خەم و خەفەت ئەو بابەتانە و هەبێ ڕەنگە ببێتەوە کارێک بۆ گرژبوونی قۆڵۆن بێگومان یەکێک لە چارەسەرەکانی ئەگەر دوایی کاتە بوو هاتینە سەری گرژبوونی کۆڵۆن ئەوەی ئێمە دەرمانی دژە خەمۆچین یەکێ لە چارەسەرەکان دەرمانی دژە خەمۆچیە بۆ ڕاستە هەمومان جۆرە خەمۆچێکمان تایە ئەوەی لە کوردستاناژێش بۆ شتێکی پێوتێ کۆنیشانەی پاش زەبر هەمومان دەیان زەبرمان بەسەرا هاتووە ئەو شەڕانەی لە ناوچەکە ڕوویاوە ئەو شەڕنەو خۆیانەی ڕوویاوە ئەو ناخۆشیانەی بەسەرمان هاتووە ئەمانە هەمووی زەبرە لە دەروونمانەکەوێت کە کۆ ئەبێتەوە ئەبێ بە کۆنیشانەیەک یەکێ لە کۆنیشانەکان لە نیشانەکانی کۆنیشانەکە خەمۆچیە کە زۆرینەی زۆرمان هەمانە زۆر باشە دکتۆر کە بۆ نمونە کەسێک تووشی گرژبوونی قۆڵۆن ببێ قۆڵۆن بۆ هەڵناسێ بە ئەرک و فرمانەکانی خۆی یاخود ئەرک و فرمانەکانی چی لێت لەو کاتانەیە بەڵێ ئەرک و فرمانەکانی ئەشێوێ چۆنە شێوێت لە باتیەوەی لە کاتی خۆیان هەر خواردنیە خۆین ئەبێت لە 48 کاژێرە لە ڕێگەی کۆڵۆن و کۆمەوە بڕاتە دەرەوەی لەش لە ماوەی 48 کاژێرە بەڵام ئەگەر هاتوو ئەو کاریگەری هەبوو گرشە کۆڵۆن یان کاری کۆڵۆن شێوە سیرەکەی لە 5 خولەکە دەرەچێت یان ئەمێنێتەوە لە 48ەکە تێپەڕێ بۆ 72 کاژێر بەمە مرۆڤەکە یان تووشی جۆرە لە بەلەفیڕا یعنی ڕەوانێکی دوای خواردنی خێرا و خەریکە نەتوانێت فریای کەوێ تووشیەوە بێت یان ئەوە تا چەند ڕۆژ جارێک پیساییەکە کە چەند ڕۆژ جارە پیسایی کرد چی کەوەی پێڵم قەبزی وردە وردە ئەمە ئەو خواردنە ئەگەنێت کە گەنی باوبژ واتە غازاتێکی زۆر لە ناو سکە دروستەکە سکەڵا وسێنێ ئازار دروستەکە وای لێکە خواردن نەخوا وای لێکا کە هەست بکە دایم سکی قۆڕقۆڕیەت هەمووی لەمەوە دروستە زۆر باشە کاتە دکتۆر ئێستا قسە لەسەر هۆکارەکان بکەین جگە لە لایەنی دەرونی و خەم و خەفەت و سترێس و بابەتانی کە باسمان لەوە کرد چ هۆکارێکی تر هەیە بێتەوە کارێک بۆ گرژبوونی کۆڵۆن بەڵێ جۆری خواردن زۆر گرنگە کۆڵۆن وەکو وتمان زۆرینەی شتەکان کۆتا شوێنە لە کۆندامی هەرسا چی ئاوە چی کانزایە لێ هەڵەمژرێ بەس پاشەڕەکانە مێنێتەوە ئەگەر هاتوو ئێمە خواردنێکمان خوارد کە ڕیشاڵی زۆرتیا بوو وەکو میوە وەکو سەوزا ئەگەر جوڵین ئەگەر شلەمنیمان زۆر خوارد ئەمە یارمەتیە ئەوایەت ئەو پاشەڕۆیە چێتە کۆڵۆت بە ئاسانی دەرچێ واتە ئەگەر ڕیشاڵتیا بێ باشترە ڕیشاڵتیا بێ باشترە ئاو زۆر خۆینەوە باشترە ئێستا تورکەکان بەوە ناسراون کە کەمترین ڕێژەی نەخۆشیەکانی کۆڵۆنیانەیە بووە چونکو لامایە نازانم لامایە نانی بەیانی ساوەڕە خۆن کە ڕیشاڵیتیانی زۆر ڕیشاڵە خۆن لای خۆمان دکتۆر چۆنە لای خۆمان هەتا توشبوون بە حاڵەتی بەڵێ هیچی گرژبوون لە هەموو نەخۆشیەکانی تری کۆڵۆن زیاترە لەبەرەوەی خواردنەکەمان بەیانە خەڵکیە خوا کەرێ خوا پەنیرە خوا ماستە خوا ئەما خوا لەگەڵ نانە یان سێرەکە ڕیشاڵیتیان نانەکەش ڕیشاڵیتیانە لە ئاردێکی سپی جوان دروستەکرێ چی ئەخوا ڕیشاڵیتیا بێ ئێستا باشترین خواردن لە جیهانە پێوتێ بە خواردنی دەریای ناوەڕاست بۆ زەیتونی تایە خەیاری تایە تەماتەی تایە واتە هەمە جۆر بێ بەر هەمە شیرەمەنەکانی تیا بێستە هەمە جۆر دەمخۆش بەڵام لای خۆمان هەمە جۆر نییە ماستێکی کوردی بۆ کزی خۆشی هەیە بەس ئەوە بە تۆزە نانەوە نانێکی خۆشە بەڵام ئەگەر تۆزێ زەیتون و هەندێشتی تری تێکەڵکەی باش و خۆشە بێ هەموو شتێ بەس خۆشی گرنگ نییە خۆشی و باشی پێکەوە بەدڵنیایەوە زۆر ڕاستە دکتۆر تەمەەن تا چەند کاریگەری هەیە لەسەر توشبوونی مرۆڤ بە گرژبوونی کۆڵۆن بەڵێ تەمەەن بەرەو سەر بڕوە تا دەروون و مێشک سەقامگیرتر بێ
کاریگەری دەروون لەسەر کۆڵۆن کەمترە بێتەوە لەبەر سێرەکە ئێمە نەخۆشیێکی هەرزەگار و گەنجانە توانی بڵێ تا 40 ساڵی لە 40 ساڵی بەدواوە لە خانمان ئەگەر تووشی خەمۆکی لێچوونەوە نەبن و لەوە تووشی کۆڵۆن بن لە پیاوە کەمترە بۆ لەبەرەوەی کەوا لە چلەوەی تر تۆ سەقامگیرە بی لەلایەنی جەستەوە لەلایەنی هۆرمۆنەوە لەلایەنی کۆمەڵایەتیەوە لەلایەنی دەروونەوە کە سەقامگیر بووی ئەو کاریگەری شێتانەی لەسەر کۆڵۆن و لەسەر گەدە و لەسەر پێست و لەسەرمانەنات زۆر باشە دکتۆر قەڵەوی و زەعیفیۆن بابەتانی چ کاریگەریەکی یاخود هیچ ڕۆڵێکیە لەسەرم گرفتە بەڵێ ئەگەر هات و یەکێ لە هۆکارەکان قەڵەویە ئەگەر قەڵەوە بی چی ڕۆیات یەکەم پەستانی ناو سک زیاوە بێ دووەم چەوری لە دەوری هەموو ئەندامەکانی لەش کۆ ئەبێتەوە یەکێ لەو ئەندامانەی لەش کۆڵۆنە ئەوسا ئیشەکەی وەکو پێویست ناکات و دەریش کەوتوانەیە کە قەڵەون بەگشتی ڤیتامین دی و کالسیۆمیان کەمە کە ڤیتامین دی و کالسیۆمی کەم بوو وای لێکە کە قەبز بێ چی ئاسایی دەرنەچێ قەبزی لەگەڵ کۆبوونەوەی چەوری لەگەڵ زیاد بوونی پەستانی ناوسک ئەمانە هەمووی وای لێکە کە بڵین زیاتر تووشی گرشە کۆڵۆن بێ هەرچەند دەرکەوتووە کە خۆی قەڵەوی بە تەنیا ڕێخۆشکەرێکە بۆ شێرپەنجەی کۆڵۆنش ینی زۆر پەیوەندی بە یەکەوە هەیە باشە دکتۆر لە کاتی باسکردنی خواردنەکانە بیرم چۆ پرسیارە بکەم بقولیات و پاقلەمەنیەکان ئەوانە هیچ کاریگەریەکیان هەیە یاخود تا چەند زیانیان هەیە بۆ کەسانی کە تووشی گرژبوونی کۆڵۆن بوون ئەگەر گرژبوونی کۆڵۆنەکە بەش لە شێوەی قەبزیا بوو دوو جوورە هەیە جۆرێکیەیە قەبزیە جۆرێکیە نەخۆشەکە ڕەوانەکات ئەگەر لە جۆری قەبزیا بوو خوان غازاتیان گژوبایان زۆر بوو ئەمانش گژوبا دروستەکەن لەبەرەوە نیشانەکان زیاترەکە بەڵام ئەگەر لە جۆری هین بوو ڕەوان بۆی کاسییان بچێ هیچ کاریگەریی وای نابێت لە سەریان بەڵام لە جۆری قەبزەکە کاریگەریە بێ زۆر باشە کاتە دکتۆر وەرزشکردن بۆ ئەم بابەتە چەند وەرزشکردن زۆر باشە بۆ وەرزشکردن زۆر باشە چۆن خۆمانە ڕێن بەڕێوە چەنە جوڵین چەنە نوشتینەوە چەند کارەکەین ڕیخۆڵەکانش ئەوەنە خێرا بن چالاکە بن لەبەرەوە باشتریەشی لە شتە باشەکانەوەیە جگە لە خواردنەوەی ئاو شلەمەنی مرۆڤ چەند بجوڵێ یارمەتی لەم ماسوولکە گرژبوونانەی سک و چەمینەوەمانە یارمەتیە وایەت کەوا ئەو پیساییە کەمتر لە ڕێخۆڵەکانە بمێنێتەوە و کاری کۆڵۆن بەرەوە ئاسایی بڕوە زۆر باشە دکتۆر هەمیشە بەڕێستان ئەوی پزیشک ئامۆژگاریمانەکەنەڵەن خۆتان پارێزن چونکە خۆپاراستن باشە لە چارەسەر ئێمە چۆن توانین خۆمان پارێزین بۆی کە تووشی گرژبوونی کۆڵۆن نەبین بەڵێ یەکەم هەوڵ بین کە کێشەکان لە مێشی خۆمانە گەورە نەکەین بە کێشەوە شەو نەخەوین تەلایانی دەرونیمان ئارام بەڵێ هەوڵ بین کە ئەگەر پێویستی کرد بچینە لای پزیشکی دەرونی و بۆی کێشەکانمان نەمێنێ بۆی ئەمە یەکەم شت ئەمە مێشک و دەروون ئیسلاحەت بکە دوایێنە سەر ئەوەی کەوا هەڵسوکەوتی ڕۆژانەوەکو باسمان کرد بجوڵێ تەمەڵمە بە توانیت وەرزش بکە کاتێ هەبوو وەرزش بکە هەموو کاتەکە لەسەر مێز و کورسی و لە ناو ماشینە بەسەر نەبێ یەینە سەر جۆری خواردنەکان سەوزە و میوە زیاکە گۆشتی سوور کەم کەرەوە خواردنەوە کەم کەرەوە خواردنەوەی مەی مەبەستمە ئەگەر جگەرە کێشی جگەرە کێشان کەم کەرەوە ئەمانە هەمووی یارمەتی دەرن بۆی کەوا ئەو گرژی کۆڵۆنە کەمتر بێت باشە کاتە ئێستا قسە لەسەر چارەسەرەکان بکەین چارەسەر چییە بۆ گرژی کۆڵۆن چارەسەر لەبەرەوەتمان کە لایەنی دەرونی زۆر کاریگەریە خواردنیش زۆر کاریگەریە ئەگەر هاتوو مرۆڤەکە لەو جۆرە بوو کە قەبزە لەگەڵیا ئەبێ شتێکی بۆ بکەین قەبزەکەی چاک بێ ئەویش بەوەی کەوا شێوازی ژیانی بگۆڕین شێوازی خواردنی ئامۆژگاری بکەین کە شلەمەنی زیاتر خوا سەوزەمیەوە زیاتر خوانێک کە ڕیشاڵیتیایە لە گۆشتی سوور تۆزێ دوورکەوێتەوە مەی نەخوا جکەرەکەم کاتەوە مێشی خۆی واتە خۆپاراستنەکان بەشێکە بێت لە چارەسەرەکە خۆپاراستنەکان چارەسەریشن خۆپاراستنەکان چارەسەریشن بەڵام چێ لە چارەسەرا کۆمەڵێکی ترەکرێت هەندێک دەرمان هەیە ئێمە ئەیێنێ بۆ ئەوانەی کەوا هەستەکەین خەمۆشیان هەیە لەگەڵێ چکۆ گەر خەمۆشیەکە چارەسەر نەکەی بە گۆڕانی شێوازی ژیانەکە گرژە کۆڵۆنەکە
چانابێ ئەبێ خەمۆکیەکەش چارەسەر بکرێت هەندێ جاری تر چۆنە ئەم شتانەی کە بۆتە هۆی کۆڵۆنەکە کۆن بووە لەگەڵ مرۆڤەکە لەبەرەوە هەندێک گۆڕانی فسیۆلۆژی لە کۆڵۆنە ڕوویاوە کە پێویستەکە دەرمانێکی بینێ ئەوش بە پێی جۆری گرشە کۆڵێنەکەی ئەگەر هاتو قەبز بوو کە ڕێخۆڵەکانی ماسوولەکەەکانی کەم گرش بکات وەکو گرژبوونی ناوبەناوی ئاسایی کۆڵۆن بەمە یارمەتی با کە کاری کۆڵۆن گەڕێتەوە ئەگەر هاتو لە جۆری ڕەوان بوو کە زۆر ئیشیانە کرد و بە پەلە ئیشیانە کرد ئەبێ هەندێک دەرمانی بینێ کە ماسوولەکەەکان بێنەوە سەرخۆ و بەرەو ئاسایی بیگەڕێنەوە و هەندێک جار ئەوانەیە کە قەبزن پێویستەکە کە هەندێک دەرمانیان بێنێت کە غازات گژوباکیان کەم دێتەوە دەرمان هەیە کە ناڵێک گژوبا دروست بێت دەرمان هەیە وەولێکە هەز بە گژوباکەنەکەی دەرمان هەیە ئەو گژوبایی دروستەکە بۆ نمونەمان تەنیا کاربۆنە خەڵوزە کە بە شێوەی ئەمە بەهێر بەردەوام بن لەسەر ئەو دەرمانانەیە خۆ تا ماوەیەکی کاتی و دواتر ئەبێتە چارەسەرێکی تەواوەتی ئەویش دوو جۆرە ئەگەر هاتوو بە تەواوەتی بە قسە بکە بە نیوە ناچڵینە شێوازی ژیانی بگۆڕێ دەرمانی دژە خەمۆکی جۆری خواردنی بگۆڕێ ئەوە پێویستەکە ماوەیەکی کەم بێ بەڵام ئەگەر هەر دەرمان وەرگری ئەگەر نەشتەرگەریشی بۆ بکەیت ئەگەر هاتوو ئەو شتانی کە نەهۆی گرژە کۆڵۆنەکە نێگۆڕی بێگومانە بێ هەموو تەمەنی دەرمانەکە بکات باشە دکتۆر باست لە نەشتەرگەری کە لە چ کاتێکا ئێوە نەشتەرگەری گرژبوون و قۆڵۆنەکەن چۆن بڕیار بەڵێ بۆ گرژبوون قۆڵۆن نەشتەرگەری ناکەین بەڵام بۆ چی نەشتەرگەریەکەین بۆ ماکەکانی گرژبوونی قۆڵۆن ماکەکانی گرژبوونی قۆڵۆن چییە بۆ نمونە یەکێک تووشی مایە سیریە بێ هەم تووشی قلیشی کۆمە بێ یان بۆ نمونە ئەگەر هاتوو پێ نەزانرابێ ئەم گرژی کۆڵۆنە بەشێک بێ لە شێرپەنجەی کۆڵۆن چونکو لێرە حەزەکەم دووسێ شت بڵێم ئەگەر لە بابەتەکە نەچینە دەرەوە یەکێک لەو شتانی کە خەڵ زۆر لە یەترسێک کۆڵۆنە بۆ هەر لە گرژبوونەوە هێتی تا شێرپەنجە شەر نییە هەموو نەخۆشیێکی کۆڵۆن کە پزیشکی پێوتیت واتە شێرپەنجە بێ کە تۆ قوڕ پێوی شەرتیش نییە کە هەمووی گرژبوون بێ بۆی کانی سکو